نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە نۆیەم پرۆژەیدا لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا بڕی 43 میلیۆن دیناری بەسەر 324 خێزان دابەش کرد. ئێمە وەکو ئۆفیسی هەولێر کە لە ڕۆژانی ڕابردوو توانیمان 8 پرۆژە ئەنجام بدەین، ئەمڕۆکە نۆیەم پرۆژە ئێمە بریتە لە دابەشکردنی موچەی مانگی سێ لە 27 مانگدا بتوانین بەسەر 324 خێزانی بێباوک دابەشکەین بە بڕی 43 میلیۆن کە کۆی گشتی ئەم مانگی ڕەمەزانە تەنها لە ئۆفیسی هەولێر تۆندراوە زیاتر لە 253 میلیۆن دینار کۆ بکەینەوە دابەشی بکەین بەسەر خەرکی هەژار و نەدار نەخۆشان و هەروە خێزانی بێباوک. لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان جگە لە هاوکاری مانگانە بۆ منداڵانی بێباوک دەستگای بەخشین بۆتە چەترێک بۆ منداڵانی بێباوک و نەخۆشانی درێژخایەن و کەسانی کەم دەرامەت. خی گەورە پاداشتی ئەو کەسانە بداتەوە کە هاوکاریەکانیان دەدەنە دەست ئەو برایەنە ئەبرایەنش دەگەین بێمە. ئینشاڵڵا خی گەورە لە بەهەشت پاداشتیان بداتەوە. ئێمە ئەگەر پاڵپشتێکی ئەوها هەبێتن یارمەتیمان بداکەم سێ مناڵی نەخۆشم هەیە شتێکی زۆر باشە بوون چکەم هاوکاری بڕی هاوکارگانی یادێکی پێ ئەەکەم ئەگەنە بڕە ئەشیا بۆ مناڵەکانم ئاکڕم. خوا خێران بنووسێ خوازیان داتەوە ئینشاءالله وەکو ئەم مانگی ڕەمەزانە هاوکاری ئێمە هەموو ساڵ 12 مانگ یعنی 12 مانگ هاوکاری ئێماکەن. هەر زۆر گرنگە لۆمانی ئێستا ئەو دەستگایە نەبێتن ئەمە هیچ ناتوانین نەشمەکی بکڕین نە ئەشیای جەژن بکڕین یان دەستخۆشیانی دەکەن دەستخۆشی لەو خێرخوازانەش دەکەین. ئینشاءالله خی گەورە ئەز پاداشەم داتەوە و زیاتریش بن هاوکاریمان بکەن خی گەورە بیان پارێزن یعنی زۆر دەستخۆشیانەگە دەستگایانە نەبن ئەمە هیچ ناتوانانی هیچ شتێکی بکەین. یارمەتێک زۆر باشمان دەدەن بەڕاستی پێویستیمان پێیە. ئەلحەمدولیلا خی گەورە خوا خێرینگۆ و ئەوانەش بنووسێ و خێرخوازانەش کە لۆمان دەنێرن بەڕاستی یعنی نایلین کەم کوڕیمان هەبیتن پێویستیمان بە هیچ کەسێک بی. ئینشاءالله خی گەورە لەو دنیا و لەو دنیاکەی دیش دێنیتەوە ڕێیان یا ڕەبی. یا ڕەبی بە ئیمانەوە خی پەروەردیگار وەری بگەین. ئۆفیسی هەولێری بەخشین تەنیا لەم مانگەدا 9 پرۆژەی جێبەجێ کردووە بە بڕی 253 میلیۆن دینار کە هەزاران خانەوادەی شایستە لێی سوودمەند بوونە.